پەرلەمانی کوردستان بە بەشداری هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان وەکو ڕەمزێکی نیشتیمانی و نەتەوەیی سەری ڕێز و نەوازش لە بەردەم گیانی پاکی بارزای نەمرو لە ڕێی ئەو یادەشەوە سڵاو و ڕێز و درودمان بۆ تەواوی شەیدانی کوردستان هەیە. ئەمە و مەراسیمە بوو کە ئەمڕۆ کردمان و ئەمڕۆژ کاتژمێر 11 دانیشتنی ئاسایی ژمارەیەکی خولی بەهارەی ساڵی سێیەمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێ یەکەین. ئەم وەرزەی کە لە بەردەستمانایە کۆمەڵێک پرۆژەی یاسای زۆر گرنگ بەڕێوەی بێتە پەرلەمانی کوردستان لەسەر و هەمویانەوە پرۆژەی یاسای بودجەیە کە بەلای ئێمەوە ئەمە بێتە خاڵێکی وەرچەرخان لە پرۆسەی چاکسازی گشتی لە هەرێمی کوردستان. چۆن یاسای چاکسازی هات ئێستا کە ئێمە بە دوواداچوون بۆ کارەکانی حکوومەت بۆ باشترکردنی حکومڕانیەکەین لە ئاستی وەزارەتەکان لێپێچینەوەی باشتریان سەرەکەین یاسای چاکسازی پێوەرێکە چەندیان جێبەجێ کردووە کە یاسای بودجەش بێتە پەرلەمانی کوردستان یاسای بودجەش بێتە پێوەرێکی زۆر گەورەتر و گرنگتر بۆی شەفافانە بزانین سەرچاوی داهاتەکان یارێمی کوردستان بە دۆسیە نەوتیشەوە بە قەرزەکانی شیەوە بە شێوازی دابەشکردنی شێوە بە شێوازی ئەو پرۆژەی ئیسیسماریانێکە هەند چۆنە بێت بۆی بتوانانی پەرلەمانی کوردستان لە ڕێی لیژنە تایبەتمەندەکانی بە دوواداچوونی ورتری بۆ بکات. ئێمە زۆر گەشتبینین چونکە تقریبان بە پێی بە دوواداچوونەکانی لیژنەی دارایی ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان لەو سەردانەی بۆ هەموو وەزارەتەکان کرمان ئەتوانم بڵێم 180 بۆ 90 تاوە. زۆر سپاس گیان.